کارەبای نیشتیمانی گەر بەم جۆرەی ئێستا بڕوە ئەوە دەبێ هەموو تاکێکی ئەم کەرکووکە ستایشی دەسەڵات و پارێزگای ئەم شارە بکە. سڵاوتان لێبێت محەممەد عەلیم چاودێرتان پێشکەشەکەم. چاودێری ئەم جارە لەگەڵ تیمەکانی کارەبای کەرکووکە بێ زیاتر تەرکیزەکەینە سەر ئەو خەتانەی کە زیادەڕۆیین لە ناو گەڕەکەکان بە تایبەتر ئێمە لە گەڕەکی شۆراوین هەوڵە دەین لەگەڵ تیمەکانی زیادەڕۆیی تەرکیز بکەینە سەر ئەو شوێنانەی کە دوکانن یاخود ماڵن پێوەری کارەبایان نییە بۆ لەبەرەوەی کارەبا لەم بارودۆخە هیچ کاتێک بەم شێوەیە زۆر باش نەبووە کە ئەڵێن کارەبا لەم بارودۆخە باش نەبووە ئەمە واقعە. بۆچی واقعە؟ چونکە هیچ سەردەمێک لەم وەرزەگەرمایە کارەبامان بەم شێوەیە زۆر لە باشیە نەبینیوە. ئەمە خەون نیە، ئەمە ڕاستیە لە سایەی ئیدارە و دەسەڵاتی ئەم شارەیە. بەڵێ ئەمە ڕاستیەکان بەم شێوەیە باسەکرێ، دەشبێ هاوڵاتی پێی بزانێ چی بکەین بۆ ئەوەی ئەم ڕاستیانە بپارێزین، چی بکەین بۆ ئەوەی ئەم ڕاستیانە باس بکەین، نەک تەنها لە شاشە باس بکرێ بەڵکو هەموو تاکێک پێی بزانێ. لە هەمان کات ئەم ڕاستیانە هاوڵاتیان درکی پێ بکەن و ئێمە شۆک و میدیاکار بیپارێزین. ئەمڕۆ سەردانێکەکەین لە ناو گەڕێکی شۆراو و هەڵمەتێک دەست پێکەین لەگەڵ تیمەکانی دابەشکردنی کارەبای کەرکووک بەشی زیادەڕەوی بە سوپاسەوە ێزامنیەکانمان لەگەڵە، تیمەکانی زیادەڕەویمان لەگەڵە. هەڵمەتەکە بەو شێوە دەست پێکەین هەردوو کاندارێک پێوەری ساعتی نەبێ کارەباکەی دەبێ ببڕن و لە هەمان کات هەر ماڵێک دوو خەت و سێ خەتی هەبێ دەبێ خەتێکی ببردرێ بە شێوەی فەرمی. یەک خەتی هەبێ نابێت دوو خەت و سێ خەتی کارەبای هەبێت و خەتێکی تایبەتی بۆ سبلت و خەتێکی تایبەتی بۆ بۆیلەری ئاوگەرمکردن و خەتێکی تایبەتی هەبێت چوزانم بۆ کۆمەڵێشتی تر. ئەمڕۆ بەرنامەی چاودێر بەم شێوەیە بێ. ئێوەش بینەری بن لە سەرەتا هەتا وەکو کۆتایەکەی. دروست لە گەڕێکی شۆراوین بۆ بڕین کارەبا زیادەڕەوی یاخود ئەو دوکانانەی کە پێوەری سەعاتیان نەبەستیوە لەگەڵ تیمەکانی کارەبای کەرکووک لیژنەیەکیان پێکهێناوە بە ڕێوەبەرەتی کارەبای کەرکووک بۆ بڕینی کارەبای زیادەڕەوی یاخود ئەو دوکانانەی کە کارەبایان ڕاکێشاوە بەڵام پێوەری کارەبایان نەبەستیوە. بە سوپاسەوە ێزامنیەکان لەگەڵمان هەماهەنگن دروستە چینە و شوێنەی کە کارەبای لێیە ساعتی نییە ئەوە کێبلەکەی تریفێزە ساعتی نییە مامۆستا. باشە ئەم چارەسەری ئەم کێشانە چی ئێستا دالی؟ وەڵڵەهی ئینشاءڵڵا یەکەم جار کارەبەکەین ئەیبرم دوایی ئینشاءڵڵا مراجعەکەم بە دائیرە باشە حتى ساعة داين إن شاء الله ساعة نصبك باشا. أستاذ علي ينقطع الكهرباء ثم هم يراجعون دائرة الكهرباء؟ يراجع دائرة الكهرباء لأن هذا هم به غرامات يصير إذا ما يراجع ويرجع الكهرباء من يمه راح يصير به غرامات وبي يتحول للقضاء. نعم. فهسه حاليا ينقطع الكهرباء ينقطع الكهرباء ننطيه التبليغ يروح يراجع فورا الدوام باقي لحد الآن لساعة 3 يقدر يخلص الإجراءات نصب المقياس ويخلص من المساعدة القانونية. إجراءات قانونية يشوف إجراءات القانونية ثم يروح يجيب المقياس ينصبوه. إيه بعد ما يبقى عندنا مشكلة. يومين هو تقريبا يكلف. هو بس يريد أسأله إيش قد صار له مفتح؟ إيش قد صار لك مفتح أنت؟ الله يتشنيك تو خاونيم دكاني. والله من هر ليرة هيج شنيك مو من نظام بخوي. يعني شام مانج دو مانج صار له يعني هو اقل شيء اذا ما يصير تقريبا انا اقول لك انا متاكد اقل شيء فد سنه هو مفتح يعني هاي شو اسمه القديمه سنه مفتح يعني سنه هو ما عنده مقياس تبليغ مره مرتين بس ما يراجع. هسه انا سالته يقول لا انت المفروض انتم تيجون تربطون هذا ما يصير لازم هو يراجع. هو يجيب مستمسك بطاقه تموينيه بطاقه سكن اذا عنده واذا هويه بيومين ان شاء الله يكمل. والكهرباء هو نعمه يعني هو نعمه هو طبعا هو لهم خومه شو اسمه
بس حاليا الاجراءات القانونيه لازم ينقطع الكهرباء. اجراءات تقطع الكهرباء، ننطيه تبليغ، يراجع الدائره، يجون الفنيين يربطون له مقياس ويخلص مشكلته. واذا ما يراجع اذا ما يراجع بعد يتحول قضاء قانوني. نعم يتحول قانوني. اشكرك، شوف شغلك استاذ علي ان شاء الله. عبر رزان ديارة تيمكان نعم، ليرة كهرباكي يساي ام شوني كمني ليم ديبرن ولهمان كات دبيت خاوني ام ملكا ياخذ خاوني ام شوينا اگر نچێتەوە مامەڵەکان نبینێت بە شێوەیەکی فەرمی ئەوە کۆمەڵێ ڕێشوێنی یاسایی دیکەی ئەبێت. ئێمە لە بەرنامەی چاودێر بەردەوامە بین لەگەڵ تیمەکانی دابەشکردنی کارەبای کەرکووک بینەر بن. ئێرە بە هەمان شێوە دوکانی پێما بێ سیرامیک و دروستکردنی کاشی و کرستەی ناوماڵانە دروست بۆ شوێنێکی کارەبای لێ پێوەری کارەبای لێ. ئستاد بە هەمان شێوە پێوەری کارەبایتیانە نییە ساعتی نییە ساعتی نییە. بێ ساعتە والله جۆزەی تەڵام بینران شوێنەکە زۆر ڕوونی دیارەگەر هانایی کامێرەمان هاوکار بێت زۆر بە ڕوونی دیارە پێوەری کارەبایتیانێ تەنها جۆزەی کارەبایتیان هیچی تریتیانە جۆزەکەی سەتەم پێرە بن. کارەبا و جۆزەی کارەبایتیان. ئەمە ئێستاد علی ئەتوانین بڵێن لە ڕۆژێکا سەتەم پێری کارەبا ڕاکێشە یاخو زیاتر؟ نا هەر سەتەم پێر زیادە دیارە زیاد ئەوە تا سەتەم پێرەوە. سەتەم پێرە من لە خۆمەوە وتم سەتەم پێرە مباشرە مباشرە کەواتە بەبێ پێوەری کارەبا بێ ساعت بێ حساب نابێ بەبێ حیساب کارەبایەکی زۆر باش ڕاکێشراوە بۆ ئەم کارگەیە یاخود دوکانە بەبێ پێوەری کارەبا کە ئەم کارەبا نێحمەتە بەبێ حیساب بەبێ کتاب لەناو کارگەکەیەتی. ئێستا علی ئیجراعاتی قانونی بۆ ئێرە والله ئێستا کارەبەکە ئەیبرم باش تبليغ دابي ان شاء الله زۆر أريد بو دائرة بەهمان حتى إن إجراءاتي نصب المقياس بو إن شاء الله. حاج علاء ئەڵێ ئیجراعاتی قانونی بە هەمان شێوە بۆ ئێرە ئاگادارکردنەوەیە. ستأخذ المعلومات من عندها، أخذ المعلومات من عندها. خاونێرە ئافرەتێکی بەڕێزە کارە کالێرە ئافرەتێکی بەڕێز لێرە کارەکە دیارە دەبێ بەڵگە نامۆشتی لێوەربگیرێت و پڕی کاتەوە کە ئاگاداریەکەنەوە دەبێت مڕاجعەی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک بکات بۆ ئەوەی بە زووترین کات پێوەری کارەبای بۆ بەسترێ. ئێستاد علی ينقطع الكهرباء ينقطع الكهرباء ننطي تبليغ يراجع الدائرة ماشي لنصب المقياس. ماشي. إذا رجع الكهرباء من عنده بدون ما يراجع الدائرة يتحول للقانونية للقضاء. للقضاء فالأمور سهلة يعني هسه نعطيه تبليغ وهسه يقدر يخلص ويجي ينصبوا له ساعة. زين سألتي يعني سألت إنه هي صار ليش قد هذا المحل موجود خلينا هسه إن شاء الله لأن صار له مش قد موجود الكهرباء. ست العفو ايش قد صار لكم فاتحين انتم؟ أنا تقريبا من الشهر التاسع. من الشهر التاسع؟ لا نيان. نعم أنا من الشهر التاسع. من الشهر التاسع. نعم. ما مراجعون يعني انتم مثلا نعم من الشهر التاسع، قبلها كان البناء موجود ساحبين كهرباء به؟ نعم. مو يعني اقل شيء فت سنتين ثلاثه هاي البنايه مفتوح. فهذا يصير به تقدير صرفيات. هاي الفتره كلها يعني يقدرون الصرفيات حتى يعني زين استاذ علي سؤال. نعم. أما جاي لهم تبليغ سابقا؟ قبل منطيهم تبليغ. حضرتك جاي؟ مرة مرتين هي نعم. أنا عندي هنا عداد دائما يبلغ وما يجوا ما يراجعوا. زين سائل إنه هم ليش ما يراجعون؟ ما يراجعوا. أبو المؤجر يقول على أبو حاليا لا هسه حاليا يعني سألته إنه إيه؟ ليش ما هسه ليش ما مراجعين؟ والله يعني قبل منطيهم تبليغ. عادي هەتای سەکەس ناتووە جارێک هاتن وتیان خەریتەمان دەرێ بۆ ماڵانە بۆ هەمووی خەریتەمان داپیان من ئەم مەکتەبە قارمانەیە لە تەنیشتێتی هەموو خەریتەکانمان داپیان بۆ ماڵەکان بۆ دوکانەکان بۆ هەمووی خەریتەم ناویان بروتیان هیچ کەسێ هیچ شتێ نەکە هەتا دایرە کارەبا خۆی دێ بۆتانە بەستێ ئەمە قسەی ئەوەتانێ حەزەکەی حەز کامیرەشمانەیە حەزەکەی ئەو قسانی کە کردویانە هەموو قسەکانشیان بۆ لێ دێنەوە باش یعنی ئەوانی کە دانیشتونە لای ئێمە وتیان پارە مەدەنە کەس
اینجا کاتە وایە، وتیان خۆیان دێن ئەڵێ پارە مەدەن بە کەس لەبەرەوەی بەشێکی ئەڵێ بە پارە بڵێ من ئێستا هەیە لامان لە کۆڵانێکە هەیە هەر ماڵی 100,000 لێ وەرگیراوە هەتای سەعاتشی نییە سەعاتشی نییە وتیانە محاوی لەمان کردو نازانم دوای کە هاتن هەر کاک ڕێبوار هات دوای کە هات بڵێن لە سەردەمی ئەوە وتیان کاکە خۆمان دێن ئێوە هیچ مەکەن هەموو ناوەکان نووسراوە هەموو شتەکانیان نووسراوە خۆ ئێستاگە لە دایرە بن لە دایرەوە هات بێتن ئەزانن هەموو ناوەکان نووسراوە ماڵەکان بەڕقام بە هەموو شتێ نەگەڕانەوە بۆ دایرە کە ئێمە نەگەڕاینەوە نانا ئێوە ئاخر پێما وترا وتیانە خۆمان دێمەتانە بەستی کۆتاجارکەی هاتنەوە بەڕێبەراتی کارەباکەی هاتەوە بۆ دوو مانگە سێ مانگە بێت نازانێ سە تەواوەتی چەنە بەس دوو مانگ بۆ سێ مانگە بێ ئیتر نەهات هەموو بڵێ هەموو خەریتێم ناوشمان داوە پێیان کە ماڵ بە ماڵە ڕۆشتن ئەزانن چەند ئەرزی لێ چەند خانووی لێ خەمانەکان لە دەرگای هەموو ماڵەکانش درراوە هیچی حەزەکەی پرسیار لە ماڵەکان دەخۆم لەواچی قسەکەی منش ئەگەروانە بێ ماڵەکان ئێستا لە ماڵەکان دەن هەمووی ناوی نووسراوە هەمووی وەرەقەیەکی ئاو هایدراوە پێ هەر کاتێ خۆمان ناتین پارەمە دەنە کەس ئەخر پێشتر ئەوە پارەی محاویلە هاتبوو خەڵک هات بۆ پارەی محاویلە 100,000 لە خەڵک وەرگیراوە وتیان پارەمە دەن هەتاوەکو داری کارەبا هاتن بۆ ئێوەیان بەستی ئەو کاتە بەس پاری نەکاتن ئیسە من خۆم ماڵم لە خوارەوەیە دراوسەکانە پارەی محاویلیان داوە 100,000 داوەتە دوایەوە لە بڵێن لە کاتی بڵێن محافظە هات وتی پارەمە دەن هەتا خۆماندی باش لە ئێستاە کارەبات پێچۆنە کارەبا زۆر باش ئێستا ئەگەر بێتم سعاتش دانرێ زۆر باشتر نابێت ئێمە با بە ویژدانەوە سێری ئیداری ئێستا من ئێمە خۆم پێمان خۆشە من ئیسا کەسێکی خۆمە پێم خۆشە بەیانی داینم لەبەر چی لەبەرەوەی کارەباکە زۆر باشترە بێ ئێستا من 4 سبلی داگرسێنم ئەو کاتە سبلی داگرسێنم بە پێی پێویستی پێی پێوەرەکە ڕاست وڵی من دەستخۆشی سەرچاوە یاخوا لە سەرچاوەکانم وڵی ئەگەر هەر هاوڵاتیەک وەکو ئەو برا بەڕێزە بە ویژدانەوە مامەڵە لەگەڵ کارەبا بکە ئەمڕۆ هەر تاکێک لە ئێمە باشترین کارەبا لە ماڵەکانمان ئەبێ و ئاوها کە ئەها زۆر بە قەدرەوە مامەڵی لەگەڵ بەڕێبەراتی دابشکردنی کارەبا و هێزە ئەمنیەکان و تەنانەت ستافی بەرنامەی چاودێر و میدیاکارانیش بەم شێوەیە بە شیاوانە مامەڵەمان لەگەڵ بکرێ ئەمڕۆ ئێمەش ئاوها سپاسیەکەین و باشترین کارەباش لە هەر تاکێک لە ماڵی ئەم کەرکووکە جوانەمان لێ بەدی ئەکرێ ئێمە سپاسی و برا بەڕێزاکەین و ئومێ دەکەم هەموو ماڵێک کە ئێستا لەم وەرزەیە هیچ ساڵێک لەم وەرزەیە ئاوها کارەبامان نەبووە دەباشە بە هەمومان بەم ویژدانی ئەمرا بەڕێزی کە ئەمڕۆ بەم شێوەیە ئەڵێ وەڵاهی ئاشهادوو کارەبایکی باشمان هەیە دەبا بە هەمومانەوە بتوانین ئاوها بە جوانی بە شیاوانە بتوانین پێوەری ماڵەکانمان بۆ دابنین و مراجعەی داری کارەبایی کەرکووک بکەین و پێوەری ماڵەکانمان ڕێک بخینەوە و کارەبایکی باشتریشمان هەبێت ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین. لەگەڵ تیمەکانی دابشکردنی کارەبای کەرکووکین بە هەمان شێوە ستافی کارگەکە بە دوای پێوەری سەعاتە گەڕێ بە هەمان شێوە بە بەردەوامە کێشەیە هەیە ئوستاد علی نفس الحالة يعني ماكو ساعة ماكو نفس الحالة ماكو ساعة بس جلوب حلو موجود داخل نفس داخل الكهرباء مباشر بدون ساعة هسه هم نقطع الكهرباء إن شاء الله حتى نعطيه تبليغ يراجع نفس الدائرة. المشكلة يعني موجود نفس الحالة نفس الخلل الخلل بالمواطن انه ما يراجعون المواطن ما يراجع لان الاستاذ محمد هنا مسؤول التجاوزات مال القطاع. بس اريد اعرف هو مؤجر لو ابو الملك بس اعرف. اسال يا والله. ورا كيف زحمتنا بيه؟ انت مؤجر لو ابو الملك مؤجر انت اتفاقك ويا ابو الملك شلون؟ علي الركوتين الكهرباء عليك عليه ايش قايل لك؟ عليك؟ اي ما مراجع ليش ما تراجع؟ اسمع انا ما عندي مده بس رئيسي اي وطني عندي اي ليش ما تراجع على مود المقياس؟ ابو الملك ما يقول لك استاذ تعرف شنو؟ نعم. اكو ابو الملك يقول لك انت انطيني ايجار ما عليك لا من المي لا من الكهرباء ترى هيك يسوي يعني هو يبلغ. احنا نقطع الكهرباء من ينظر؟ هو ينظر. انت تنظر تمام؟ اي انت ما يخالف على ابو الملك ما يخالف احنا نقطع الكهرباء بس من اللي يبقى بدون كهرباء؟ انت صح لو لا؟ فاحنا هسه راح نقطع الكهرباء وننطق تبليغ انت اللي اسعى به انت اللي راجع زين اذا تبقى على ابو الملك ما راح تنصب مقياس لان ابو الملك يجوز ما يريد ينصب مقياس حتى ما يدفع الجبايه تمام. هو استاذ وين استاذ محمد هو المفروض يقول له بعد انا ما اعطيك ايجار
تعال حل هاي الموضوع. حل المشكلة صح. هو ابو الملك ما يسوي باسمه، اكثر شيء يسوي باسم المؤجر. صح. هذا هم ما يصير. صح. فاكثر معاناتنا هاي. ابو الايجار ابو الملك يقول له انت بس يقعد انطيني ايجار ما عليك، لا من المي ولا من الكهرباء. هاي مشكلتنا. باشە برای بەڕێز تۆ ئەگەر تۆزێک نزیک بیتەوە لێمان تۆ خاوەنی مڵکەکەنی تۆ دوکانداری لە خاوەنی مڵکەکەت نەپرسیوە کاکەوەرە ئەم کێشەیەم بۆ چارەسەر کە پێوەری نییە یعنی پێت نەوتووە پێوەری سعاتم بۆ بەسە ڕاستە ئێستا تەبلیغ بۆ هەر هەمووی ڕۆژ ئێستا کار تۆ تاوانت چییە بە ئیش و کارە بیک ئەوە کارەباکەت لێ بڕن يخابر ابو الملك خلي يشوف الملك شو يقول خلي يشوف الملك شو يقول احنا لان هو ما عنده ذنب ابو الشغل شغله يوقف يعني صح خوي بيت حليك راسته اسم صاحب الموقع دیارە بەڕێزان ئەم گەنجەی کە لێرەیە ئەمە خاوەنی مولکەکە نیە ئەمە کاسبکارێکە و ڕەنگە ئێستا بێکار و بێکەسابەت بوەستێت بەڕێبەرایەتی دابەشتنی کارەبای کەرکووک لەگەڵەوەیان نیە ڕسکی کەس ببڕێت بەڵام دەبێت خاوەنی کارەکە ئێستا لە ڕێی پەیوەندیەوە هەوڵەدا پەیوەندی پێوە بکات و بگاتە ئێرە یاخود لە ڕێی پەیوەندیەوە بێت چارەسەری بۆ ئەم کێشە و گرفتە بدۆزێتەوە و بە شێوەیەکی گشتی کێشە و گرفتەکان چارەسەر بکرێت لە ڕێی پەیوەندیەوە وات پەیوەندی پێوەکات بۆی چارەسەر بکرێت. الدوام موجود لي ساعة 3 لي ساعة 3 يشتغلوا لك، أنت هسه بس راجع، حتى لو هاليوم ما يصرفوا لك المقياس، المهم أنت مشيت بإجراءات المعاملة، تدفع فلوس المقياس، يرجعوا لك الكهرباء وقتي لحد ما تخلص إجراءات المعاملة. يعني أنت الكهرباء هاليوم يرجع لك، ما تبقى بدون كهرباء. وكل شيء ما يحتاج من المعامله فقط الجنسيه تراجع به حتى يصب للنهايه يمكن زراعي فما يحتاج يعني طابو وهاي الشغلات فالامور سهله ان شاء الله. تنها مراجعي خوتان بكن مراجعي خوتان بكن بو اوي استبرد في وركتان بو حتى ساعتين دوام هي يشتا كاتي دوامیش ماوە دەستیەوە خۆش بێ سپاس بۆ هاوکاریە جوانەتان ئێمەش لەگەڕ ئەوە نیمان ئیشتان بوەستێ بەڵام لەبەر ئەوەمانە یعنی با پرسیارێک بە ویژدانەوە بکەین ئێستا لەم گەرمایە کارەبا چۆنە کارەبای نیشتیمانی چۆنە وەنیە ئێستا ئەبێ کارێک بکەین کارەبای نیشتیمانی باشتریش بکەین وەنیە لی دەستی ئێوەش خۆش بێ یا ڕەبی ئامانجمانیش بینەران هەر بۆەوەی کە کارەبای باشتر بگاتە ماڵان ئەم هەڵمەتەش هەر بۆ خزمەتی هاوڵاتیان ئێمە لە بەرنامی شادێر لەگەڵتان بەردەوامە بینەر بن. بەڕێزان هەر ئێمە دروست لە گەڕێکی شۆراوین ما شاء الله أين أنتري فيزدي الساعة 6 نعم معلمه مكتبته تمام استاذ حياتم عندي كهرباوس جسارخ ايده bir tebliğ verir size gidas müracaat edersiniz biz de inşallah gene yardımımız var tesir amrımız bilsenlerdi biz indi marık sana indi illa bu cinde saat kurasan tamam bas bu tebliğ üzerine indi verir size tebliği gidasen daireye mujarrad انه sen muamelede başladı ايده başlamadan verirler sana kahrabanı vakti hatta ahad günü muamelani saat malın bitiresen saati koyarlar saat çıkarlar olasın. Ondan başka karavanı döndersev, eydi bizim çesarık özünü. Müracaat malı, karavanı öz başına dönderdi. Dairanın ilmi olmasa tarafında icraat kanuniye var. Eydi, bu devletin hakkıdır. Eydi. İnşallah. İnşallah. Bes indi biz karavan çesarık indi yani mücerred enه sizden bir tane geçsin bes hatta mütabaa etsin muamelana hatta döner suç karaba vakti ahad günü icraatı bitirasız. Eydi. Bugün hatta saat 3'e kadar devam var. Eydi. O da indi ne çağdı hele 11'di. Tamam yani vaktimiz var. Özde bugün de icraat bitirmezsen فني دسن بس انه يعني اجراءات yapasan işlesen özünde saati bu icraat fenniydi bu qala ahadına müşkile dacı bes bugün icraatı sen bitir bir gün dedi bir gün içinde inşallah
ها ان شاء الله حجنا ان شاء الله اجراءاته كامل بيترسن ايده بز ممنونخ حياتي ساعه كم ترد برا كامل كم تقريبا يعني برقات يخصي شقات ايه تمام برقات مشكلة يخصي ان شاء الله يعني بعد مساحة دور بزده بيوجد اكو مواقع عندنا مساحة كبيرة هذا يستحق محاولة هذا شوية شغلته ها يطول يروح لازم يوصل بس كمساحة مثل هذا يوم فاز شيء تقريبا 100 متر اكثر شيء احنا 370 متر طابق واحد اذا طابق واحد 370 متر هسه القانون الجديد لازم ينصب محول اي فهسه الاخ ما عنده مشكله يعني ما يطلع 100 يوم يخلص ان شاء الله نربط له وقدامنا حياتم ساعه ولا بز ممنونخ ساعه ولا بەڕێزان دیارە بە هەمان شێوە ئەم شوێنەی کە ئێمە لێ بووین بە زمانی تورکمانی گفتوگۆیان کرد پێوەری ساعتی نەبوو و مەبەست لەوەش بوو کە کارەبای نیشتیمانی باشتر بکرێ و ڕوونە کارەبای نیشتیمانی لە ئێستا لەم بارودۆخە زۆر باشە و پێیان باشترە کە کارەبای نیشتیمانی باشتر بکەن کە پێوەری نەبوو ئێستا زۆر بە ئاسایی تەبلیغ کران کە بچنەوە بۆ داری کارەبا کە پێوەری کارەبا ببەستن بۆ ئەم شوێنی کە ئێمەلی ڕاوەستاوین بۆ ئەوەی کە هەم ئێرە کارەبایکی چیا و فەرمی هەبێ هەمیش زیان بەر تۆڕی کارەبا نەگەێرێت لە ڕووی زیادە ڕۆی ئەمە لە بەرنامە چاودێر جارێ بەردەوامە بین. طبعا بەڕێزانێرە دوکانی فیتەریە چاکردنەوەی ئۆتۆمبیلە لەگەڵ تیمەکانی دابەشکردنی کارەبایی کەرکووک بۆی بزانین ئەم دوکانە پێوەری سەعاتی هەیە لەو سەرەوە پێ هاتین تاکو ئێرە هیچی نەیبوو بەڵام لێرەوە دیقەتماندا ئەم دوکانەی جەنابەت هەیە استاذ علي هذا عنده ساعة يعني شيء غريب أني تستغرب لا الحمد لله عنده هذا يعني شيء غريب صراحة نعم اي والله أنا أشكر الله الحمد لله أشكر الحمد لله ايش وقت نصبت المقياس؟ والله أنا جزء شهرين موجود هاني بالمحل موجود عالي بالمحل عافية عليك شهر اي شغل ماكو شيء كله سويته كهرباء كله سويته كله عليه كله سويته انا كله دست خوش به سلامة يعني شيء أنا أشكر الله اكيد والله يعني شيء يطمنا احنا نرتاح احنا شفنا احنا نرتاح محلات عقارات كل ما بمقاييس بالصفي قال اريد افتح محل نعم خذ الصوره ماله اروح على دائره الكهرباء نعم. على مود اسويها هسه شوف انت عندك مقياس انت ضامن حقك ما حد ما يقدر يقطع الكهرباء مالتك لان انت مشترك رسمي يمنا انت مشترك رسمي يمنا لك حق بالصيانه لك حق بكل شيء مطمئن يعني نجي نباوع فقط يعني شلون اقول لك اذا عليك جبايه ناخذ جبايه فقط زين واحنا ممنونين من عندك تسلم وعاش تيده صراحه اكيد اي والله اكيد ئێمە لەو سەرەوە پێ هاتین تاکو ئێرە کەسی نەیبوو بەڵام دوکانێک کە کۆمەڵێ دوکانی جوانی لێبوو بە هەموو جۆرەکانی لە دوکان دروستکردنی دیزاین و ئەمانە هیچی نەیبوو بەڵام دوکانێکی فیتەری سادەی جوان کاسبکارێکی وکو جەنابەت ڕێک و پێک پێوەری سەعاتی هەبوو من دەستخۆشی لە جەنابەکەم و لەشیشت ساغ بێ ماندوو نەبی یاخوا سەرکەوتوبی جێی دەستخۆشیت بريزي سلام والله اخون كاركنا لم قيش جاهز كركن موصر ساعاتكش لبري بوي ايش كاتو لسري هيج مشكله كي نبي سلامت بي بريزي بخير من اما نمونەی سەرکەوتنە لە شارەکەی ئێمە ئەمە نمونەی جوانیە ئومێدەکەم هەموو هاوڵاتیەک هەموو کاسبکارێک چاو لەم کاسبکارە بکات لەبەرەوەی بەم شێوەیە ڕاستە هەموو کاسبکارێک جێی ڕێزە بۆ ئێمە بەڵام ئەمە جێی تەقدیری زیاترە لەبەرەوەی بەم شێوەیە پاراستن لە کارەباکەمان ئەبینێت ريز لك عربا كشمان اجري بريزي اما سباس حياتك سلامت بي حياتك برزان بردوامه بين برزانەوەی پشتی منەوە کە سەرقاڵی نایبڕن دیارە بۆی هاوڵاتیەکەش خاوەنی دوکانەکە زۆر لەوە دڵنیا بێ بەر نابێتە خوارەوە لەبەرەوەی تەنها گەرمەکەی بڕن لی ناکەنەوە بۆی کە پێوەری ساعتەکەی بەست ڕاستە و خۆ ڕێبەرایەتی دابەشنی کارەبای کەرکووک هەر خۆیان دێنەوە بۆیان چاکەنەوە بەڵام بەمەرجێک کە پێوەری ساعتەکەی بەستەوە
ئەو کات دێنەوە کارەباکەی بۆ چاکەنەوە و بە هەمان شێوە کارەباکەی بۆ گەڕێتەوە شوێنەکەی خۆی بەڵام بە شێوەیەکی فەرمی کاتێک کە پێوەری سعاتەکەی بەستی ئەو کات بۆی هەیە کارەبا بگەڕێتەوە ناو دوکانەکەی یاخود کارگەکەی یاخود ماڵەکەی ئەو کات کارەبایکی فەرمی ئەبێت بە شێوەیەکی ئاشیاو و بە شێوەیەکی فەرمی ئەو ێستا واتیمەکان سەرقاڵی ئەوەن کە کارەباکانە بڕن ئەو دوکانانەی کە تەبلیغی فەرمیان بۆ ڕۆژ بە شێوەیەکی ئاسایی ئاگادار کرانەوە کە دەتوانن ئێستاش سەردانی بەڕێبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک بکەنەوە کە مۆڵەتی فەرمی وەربگرن و ئجراعاتی قانونی بکەن لە وەرگرتنی پێوەری سعات وە تیمەکانیش وە سەرقاڵی بڕینی کارەباکانە. کاک دیار ستاف لەسەرەوە سەرقاڵی بڕینی ئەو کێبڵەن لەم ئامودەوە ڕۆشتووە بۆ ئەو بەر و داش بەزیوەتەوە ماڵی پشتەوی ئێمەوە لە گەڕێکی شۆراوین بینەران ئاویستم بزانم بۆ ئەی بڕن. بڵێ طبیعتی حال تۆ ساڵێک شەبەکەی لە بەردەم ماڵی خۆی هەبوو تێل و ئەسلاکان مەفروزە لە بەردەم خۆی شەبەکەی کارەبار ڕاکێشێ کێبڵەکان داگرێتە ناو پێوەرەکەی خۆی بەڵام خەڵکێک هەیە لەوەی خۆی ڕناکێشە چێتە سەر تەجاوز ێستا شەبەکەی تر مەحەولێکی تر بۆ بە حسابی ئەو سوودی زیاترە ئەو کاربایجە بەڵام وان نییە هەموو محەولەکان پێکەوە عادا کردو پێکەوە ئەکوژێتەوە واتە ئەو شەبەکەیەک کارەبا لەبەر ماڵەکەی خۆی هەیە بەڵێ هەستاوەلەوەی خۆی ڕای نەکێشاوە لە محەولێکی تری بردووە بالضبط ئەبێ مەفروزە لەو تۆڕی خۆی ڕایکێشێ واتە هەر بە تەجاوز حیسابە بە تەجاوز تا بە تاکید زەخت دەکاتە سەر محەولەیەکی تر زەخت دەکاتە سەر محەولێکی تر تەنانەت خەتەرە بۆ عەمەلەکانی ئێمە بۆ کادرەکان و فەنیەکانی ئێمە جار وایە نازانن ئەو کێبڵە لێوە ڕاکێشاوە تووشی ساقی کارەبایش دێ زۆرماندا لەوانێز تیمەکەتان زۆری دا لەو دەرگایە خاوەنی ماڵەکە دەرگای نەکردەوە بەڵێ ئەوە دواترە بێ بۆ خۆی کارەبای دیکە ڕایکێشێتەوە ئەبێ مراجعەمان بکاتەوە بۆی ئەوراق خۆی تەقدیم کات و مجرد دسیەکمان بۆ دێنێ بۆی پێوەری بۆ دانێن و کاربای بۆ ڕاکێشنەوە باش هەر ماڵێک بەڕێزان دەست خۆش بێ کاک دیارە ئێمە لەگەڵتان بەردەوامە بیر هەر ماڵێک کە پێوەری سعاتی نەبوو یاخود بەو شێوەی کام حاڵەتی ئێستای دەرگای نەکردەوە ئەتوانێت کارەباکەی بینی بڕاوە ئەتوانێت بێتەوە بۆ مامەڵە بینێتەوە لە داری کارەبای کەرکووک بێت پێوەەر ببەستێ و بۆچی کارەباکەی بڕاوە لەبەرەوەی بە شێوەیەکی فەرمی کارەبای ڕانەکێشاوە تەجاوزی کردبوو بێت پێوەرەکەی ببەستێتەوە و پاشان کارەبایکی فەرمی دروست ڕابکێشێت بۆ ناو ماڵەکەی خۆی ئێمە لە بەرنامەی چاودێرە لە گەڕێکی شۆرا و ماشەڵاوەندەی تەجاوزی تایە دەبێت بەڕێبەراتی کارەبای کەرکووک هەر لە شۆرا و کار بکات بەڵام هەر لە کۆنتترۆڵە بن بۆی بتوانن باشترین کارەبا لە گەڕێکی شۆرا و چارەسەر بکەن تاکو و گەڕەکانی تریش کۆنتترۆل بکەنەوە ئێمە لە چاودێر لەگەڵتان بەردەوامە بین. كم خط عندك بالبيت؟ خطين خط كهرباء. والله ناصر ساعة عندكم؟ ساعة. ولا السيري كان دیارە ئێمە هەر لە گەڕێکی شۆرانی لەگەڵ تیمی کارەبا کاک دیار فەرموو خاوەنی ماڵەکە ئیزنمان لێ وەرگرت بۆی بینە ژوورەوە لەگەڵ تیمەکانی کارەبا. داجان ساعاتی کارەباتان نییە پێڵە مەقیاس پێوە مەفروزە تەقدیمتان کردایە بۆ بتان ساعتان بۆ دێن ببنە شێوەیەکی نظامی ئەنجا لەبانەوە تو ئێوەش دوو وایەتان ڕاکێشاوە دوو کێبڵتان ڕاکێشاوە كهرباء زور قصة قەینا ئێمە محەولێکمان نەسب کرد پێش ماوەیەک اختناقاتی موقعەکەمان حەل کرد پێش 6 مانگێ تقریبا بە مەفروزە ئەو کێبڵەتان نەمایە ئەمە سەر تەجاوز سەر حسابە سێمە خەتێکی بڕین دوایش مراجعەمان بکەن بتوانین پێوەرەکان بۆ دابین باشە دادا دەستان خۆش. کاک دیار دوو خەتی کارەبای هەیە ئەم دوو خەتی کارەبا هەیە پێوەری کارەباشیان نییە بە حجەوەی کە وەخت خۆی کارەبایان خراپ بووە بەڵام پێش مانگێ محەولێکمان بۆیان دانەختیناقی ئەو موقعمان حەل کرد بۆیان پێشتر خەتیان خراپ بوو پێشتر فعلا خراپ بوو بەڵام دوایەوە کە محەولەمان بۆیان نەسب کردووە و مشکلەی اختناقاتمان حەل کرد ئەوە ئەو وایرەیان هەڵگردایە نەبا دوو وایرە نەبووە ئەمە پێڵێن تەبادل منفعە تەبادل منفعە زۆر زەرێری بۆ شەبەکەی کارەبا. ئێستا ئەم ماڵە ئەبێ چی بکەن؟ ئەم ماڵە ئێستا ئێمە خەتێکیان بڕین خەتێکیان بۆ ئێڵینەوە ئەبێ دوایەوە مراجعەمان بکەنەوە بۆی بتوان پێوەرێکیان بۆ دابنین و ببنە شێوەیەکی نظامی دەبێت مراجعی داری کار مراجعی دایرە بکەنەوە بە تاکید زۆر باشە هەر ماڵێکی دوو خەتیە بێ خەتێکی بڕێ
و دواتر دەبێ مڕاجعە بکەن بە شێوەیەکی فەرمی ئاگدار ئەکرێنەوە ئێستا بەڵێ ئاگدارمان کردۆستا ئاگدارشانەکەنەوە بە شێوی فەرمی بە شێوەیەکی فەرمی بڵێ زۆر باش تەبلیغەکرێن ئەمە بۆ بەرژەوەندی هەم خاوەنی ماڵەکەیە هەمیش بۆ بەرژەوەندی گشتی ینی ئێستا ماڵە ڕەنگە مافی کەسی تریشی خوار دەبێت بەڵێ 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 ئەمە تۆ لە حاڵتە مافی خەڵکی ترشە خۆی بێژگە لە ئەو زیادڕەوەی کە هەتا بەڵێ ئەمە کێبڵێکیانە ئەگەر کامەرەمان هاوکار بێ بۆ بینەر ڕوون بێت ئەمە کێبڵێکیانە وابزان وازە بۆ کامیرەکەش ئەوەش کێبڵێکی دووەمە زۆر باش زۆر بەڕوونی دیارە کادرێک لە کارەباکە لەسەر کێبڵی وارەکەی کە خەتێکی دیارە خەتی کارەبایە دوو کێبڵی کارەبایە خەتێکی فەرمی ڕوونا خەتێکی فەرمیە خەتێکی دوو هەمیان کە تەجاوزە ئەوەش بەڕێبەراتی کارەبای کەرکوو لە لای ڕوونیە دەڵێت ئەمە شیاو نییە دەبێت پێوەری کارەبای هەبێت ئەمە خۆی بۆ خۆی شیاو نییە ئێمە لە گەڕێکی شۆرا و هەڵمەتەکە تۆزێ چڕیان کردوەوە بۆی کارەبایەکی شیا و تەندروست بگاتە ماڵان ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵ ستافی دابەشکردنی کارەبای کەرکوو لەگەڵتان بەردەوامە بینبینەر بن. بەڕێزان تیمەکان لە دەرگادن لێرە لە گەڕێکی شۆراو ئەوەی دەرگامان لێ بکەنەوە بەڵام سیر لێرە ئێرە دوو ماڵە دوو ماڵی جیاوازە پێم وابێ بە پێی کێبڵەکان بێ دوو کێبڵ بەمبەر دوو کێبڵ بەوبەر ئەکا چوار خەتی جیاواز یعنی پێم وە بزانم 6 خەتەکە غەڵەت نەبم تیمەکان زیاتر وردەکارێکە ئازانن بێژگە لە خەتی مۆلیدەکەش زۆر خەتەکان تێکەڵن جیاوازن ڕوونتر پێم وابێت تیمەکانی زانن زیاتر کاک دیار پێم زیاتر شارەزا لە تا دەرگاکەمان لێکەنەوە زیاتر بەرچاومان ڕوو نەبێت کاک دیار نازانم چوار خەتە یاخود 6 دوو خەتی بۆ خۆی ڕاکێشاوە دوو ماڵن بەڵام زیادە ڕێوێتریان کردوتا کێبڵەتیان ڕاکێشاوە ئەلێوانەوە ئەو کێبڵانە دوو خەتە چوار خەتە 6 خەتە ئەمانە ساردوگە هەرێکی سارد و گەرمێکە بەڵام لێرە کێشێ ترشمانەیە کێبڵەکانیان فافۆنە ئەوە بۆ ئێمە ناگونجێ ئەبێ کێبڵی نوحاز بێ مەز بێ لەبەرەوەی تووشی بسڕانی وارەکانیانەکە و تووشی سوستانی ئەگەم پێوەریە بێت تووشی سوستانی پێوەرەکانەکە تاسی بۆ شەبەکەی ئێمە هەیە ئەبێ بیگۆڕن بۆ مادەی نوحاز بۆ مادەی مس باشە دەرگان لێ کردینەوە ئەڵێ پێوەری سعاتیان نیە ساعة تمشي فيها جامع فيها جامع قول لهم نقدر ندخل جوا نشوفها شوي بس دیارە ئیزن وەربگرین بەر لەوەی بچینە ژوورەوە بۆمان هەیە بچینە ژوورەوە یاخود تصوير لا تصوروها المرة لا تصوروها احنا ما نصور المرأة اكيد نقدر ندخل جوا كلش زين كاك ديار فرمو اما چینە ژوورەوە بۆی بتوانین بتوانین تەنها پێوەری سعاتەکە وەربگرین بۆی بزانین پێوەری سعات ساعتی نییە دوو خەتەکەی تەجاوزە ئەمە دوو خەتەکەی ئەمە ئێستا خەتەکەی تەجاوزەوەی بانەوە ڕئیسەکەی خۆیانەوە ئەمە خوارەوەی ئێستا وەتەنیە بانەوەش عینەن وەتەنی دیکەیە ئێستەمە وەتەنی دیکەیە يعني ئەمە وەتەنی خوارە وەتەنی و سەرۆش وەتەنیە باڵێ هەردووکی وەتەنیە لە دوو محل لە دوو لایەوە لا کاک دیار تو بۆم ڕوونکەیتەوە ئازاد نەبێت بەڵێ چۆن سەرەوە وەتەنیە و خوارەوە شەر وەتەنیە ئەمە لە دوو محاولێ وەرگردووە يعني سوود لە دوو محاویلەکە دوو محاویلەیە ئەم سنوور دوو محاویلێتیە بەڵێ ئەمە زەرەری بۆ ئێمە هەیە تەمان مە زیادە ڕەویە مەفرۆزە کێبڵێک کێبێ بەس لە یەک محاویلە ڕاکێشێ ئیتر ئەبێ پێوەرجدانێت پێوەرشین باشە ئەو خوشکەوتی ئەوەی سەرواڵێ ئەوەی سەرواری ئیش ناکەن هەموو لە ئیشە محاولەکانمانێ هەموو قاتعەکانی لە ئیش هەموو تۆڕەکانمان لە ئیشە هەموو لە ئیشە هەموو لە ئیشە بەڵێ باش ئەمە پێوەری سعاتی کارەبای هەیە پێوەرشی نییە ئەمە تەجاوزی دووەمێتی بە دەوری خۆمان مەسە تەبلیغەکەین لە سەریانە مڕاجعەمان بکەنەوە بۆی بتوان پێوەرەکیان بۆ بدانین و ببنە نیزامی باشە جگە لە پێوەرەکە ئێستا ئەم خەتە تەجاوزانە چییە لە چارەسەری چییە خەتی مۆلدەی هەیە ئەوە جیایە لە پەیوەندیمان بە مۆلدەکانەوە نییە بەڵام وەکو وتم ئەو دوو کێبڵە هەیە هەردووکی لە شەبەکەی ئێمە ڕاکێشەوە ئەبێ کێبڵی هەبێ
ئێمە خۆمان تهدید دەکەین بزانە کامیان لێ بکەینەوە بۆی هەیە تهدیدی کات کام خەتی نەخێر ئێمە تهدید دەکەین کامە تۆڕی نێزگێتی کام شەبەکە نێزگێتی ئەوە لێکەینەوە ئەوە بۆ هێڵینەوە ئەوەی کە دوور بێ ئەوە ئەکەینەوە کامی بۆیان تەخسیس کراوە بۆ کۆڵانە ئەوەی بۆ دانرێ باش ئەوانەوەی خوارەوەیان کردەوە باش ئەوە دیارەوەی کەتی خوارەوەیان بڕی دیارەوەی خوارەوە و مسیش بوو کاک دیار بەڵێ ئەوەی سەرۆ فافۆنە بەڵام تجاوزەکەی بە مز ڕاکێشاوە دەستمەگی با بڵێن بە فافۆن ڕاکێشاوە ئەوەی لەبەردەم خۆیتی تۆڕەکە بە فافۆن ڕاکێشاوە خۆی دەبێت شیاوەکە ئەوەی بەردەمی شیاوەکە بێ مز بێ مادەی نوحاز بێ کێبڵەکەی بەڵێ هەموو مشتەرەکە بێ مادەی کێبڵەکەی نوحاز بێ باش ئێستا لە سەرەوە تهدیدیەکەن کام کارەبا نیزگی ماڵەکەیەتی بەڵێ کام کارەبا نیزگی ماڵەکەیتی لەوە کارەبا کام کارەبا کام شەبەکە کام تۆڕ نێزگی ماڵەکەیتی لێوەی دێنیە لێوەکە بڕاکێشێ بەڵێ ئەوەی کە دوورە لێوەی کە بۆوان تەرخان نەکراوە محەولێ ئەکی دەبێ ئەوە ببڕدڕێ هەڵگیرێ و کێ بڵێ باش کەواتە ئێستا کارەبای ئەم ماڵە بێ کارەبا نابێ ئەو خوشکە بە ڕێزا بێخەم بێ لەوەی کە خوشکی من ئەو ئەڵێت ئێمە کارەبای ئەوەی ئەدەینێ کە نیزگی ماڵەکەی خۆی بێ بەسەر چاو ئەو جۆت لێتی بەڵە بۆی تەتی بکەین انشاءالله گرنگەوەی و ماڵە بێ کارەبا بەڵام لەسەرتانە مڕاجعی دایرە بکەنەوە بۆی بێن پێوەردانی بەس پێوەرەکە ئەبێ مڕاجعی کارەبا بکەنەوەی پێوەریسە خاوەنی ماڵەکە ئاگداری خاوەن ماڵەکە بکەنەوە ئاگداری خاوەن ماڵەکە با بێ مڕاجع ماگەن مجرد بە جنسیەکەی بێنێن بتاقەی وەتەنەکەی بێن هیچی ترمان لێ ناوێ بەس تۆ ئەبێ هەر تەبلیغی هینەکە بدەن بە خاوەن تەبلیغ دێن بم بۆ ئاگداری خاوەن ماڵەکە ئاگدارکەنەوە کە ئەو تەبلیغی بداتە خاوەنی ماڵەکە لەگەڵ کرێ پارەکەیە بیدەن بە خاوەنی ماڵەکە بەس ماڵەکە گرنگەوەی بێکارەبانە بێکارەبانە بێ بەڵام خەتێکمان بڕۆ خەتێکت ماوە ئەوانیش حەقی بەڵێ یان ئێمە ئێرە اختیناقیە بوو مەحەولەمان بۆ نەسەر کردووە مشکلەی ئەو کارەبانمان حەل کردووە مشکلەی تۆڕەکانمان حەل کردووە ئەو شەبەکانە متخان لەسەر بۆ حەل کراوە انشاءالله ڕاستە دەستان خۆش بێ ئەوە ئێوەش بێکارەبانە بن دڵنیا بێکارەبانە بەسەر چاو بەڕێزان دڵنیا بن ئەو ماڵەش بێکارەبانە بێ و ئامانج لەوەیە کە کارەبایکی باشتر هەر لە کەرکووکە هەبێ هیچ کات بەم شێوەیە کارەبا لە مۆرزەیە باش نەبووە و هەڵمەتەکەش لە گەڕێکی شۆرا و لە دەمێکە هەر بەردەوام بووە ئامانجیان بۆ کارەبایکی باشتر بووە ویستویانە کارەبایکی زۆر باشتر و شیاوتر هەبێ هەڵمەتەکە بۆ دژی هاوڵاتی نەبووە بەڵکو بۆ باشترکردنی سیستمی پێدانی کارەبا بووە سپاس بۆ ئێوە تاکو ئێستا بینەر بوو و سپاس بۆ ستافی بەرنامەی چاودێر سپاس بۆ تیمەکانی دابشکردنی کارەبای کەرکووک کە ئەم هەڵمەتەیان دروست کردووە بۆ بەرژەوەندی پێدانی کارەبا و بەرژەوەندی هاوڵاتی بە شێوەیەکی گشتی سپاس بۆ هێزانامنەکان ڕۆڵیان لەبیر ناکەین لەگەڵمان ماندوون تا چاودێرێکی تر من بەخوای گەورەتان ئەسپێرم بەخۆشییان.